هۆکاری پەنابەری و هۆکاری کۆچکردنی مرۆڤ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر معلومە کە لە بارودۆخێکی خراپەوە ئەوێ بچێت بۆ بارودۆخێکی باشتر بۆ ئەوەی کە ژیان بکات. هەنی مرۆڤ بە دوای ژیانی باشترەوەی لە هەر شوێنێک بێت دەستی کەوێت دیتر بە مجازەفە بێت بە ڕێگەی قانونی بێت بە هەر ڕێگایەک بێت بۆی بکرێت لە بارودۆخێکی خراپەوە چێ بۆ بارودۆخێکی باشتر. ئەوەی کە بارودۆخی خراپ چۆنە مەسەڵەن لەباری ئابوووریەوە لەباری برسێتی و هەژاریەوە لەباری بڵین سیاسیەوە کۆمەڵایەتیەوە ئەمنیەتیەوە هۆکاری سروشتی مەسەرەن لافاو بڵین سونامی و ئەم جۆرە هینانە کە ڕوو ئەدەن مەسەرەن بورکان ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە مرۆڤ لە شوێنێک بچێ بۆ شوێنێکی تر یانی هۆکاری سروشتی تریش هەیە مەسەرەن وەکەوەی کە شوێنێکە گەرمە یانێ بچین بۆ شوێنێکە مەسەرەن فێنکترێ بەڵام مەسەرەن ئەم هۆکارانە لە هەر وڵاتێک مەسەرەن نسبەتێکی هەیە مەسەرەن لە وڵاتێکی وا هەیە کە هۆکارەکەی فقط سروشتیە خەڵک کۆچەکە بۆ شوێنێکی تر لێ ببێتە پەنابەر لە شوێنێکی تر مەسەرەن هۆکارەکەی تەنها لەوانێ ئابووری بێت یان هۆکارەکەی لەوانێ مەسەرەن پلەی گەرما بێت وەکوتم بەڵام ئەوەی لەسەر کوردستان نەکەین ئێستا باس لە کوردستانەکەم ئەمێت بڵم زۆربەی ئەم هۆکارانە لە کوردستانە هەن مەسەرەن هۆکاری ئابووری کە خەڵک لەبەر هەژاری بێکاری برسێتی وڵات بەجێهێڵێت لەبەر بوونی گەندەڵی لەبەر بوونی نائەمنیەتی یعنی خەڵک ئامن نییە ئاسایش نییە بۆ ژیان لە وڵاتە لەباری سیاسیەوە مەسەرەن خەڵک ئازاد نییە لەوەی کە کێ دەکات بە دەسەڵاتی خۆی و خۆی دەسەڵات بەڕێوەبات کەسانێک کە بە زۆری میلیشیا و چەک و پاوەیەکی زەبەلاحەوە دەسەڵات بەدەستەوە ئەگرن و ئیتر بە ئارزوی خۆیان گەندەڵی دەکەن و خەڵکیش هەژار و برسی دەکەن بێکارەکەن و وەزعێتێک کە دروستە بێت بارودۆخێک کە دروستە بێت خەڵکەکان ناچارە بێت هەڵبێت یعنی زۆربەی ئەو هۆکارانە هەن کە لە کوردستانە بۆ ئەوی خەڵک کۆچ بکات بۆ وڵاتانێک کە لەوێ ژیانیان باشتر بێت بەنمونە مەسەڵەن حتا سروشتی ینی لە کوردستان بەهۆی بوونی دەسەڵاتێکی گەندەڵەوە مەسەڵەن بەر بە لافاو ناگیرێت لافاو ماڵی خەڵک وێرانەکات مەسەڵەن بەر بە ئاگرکەوتنەوە ناگرێت مەسەڵەن ئەوەی کە لەو ماوەیەدا کە چەندین ئاگرکەوتنەوە کەوت خەڵک ژیان و کەسابەت و ئینیان هەمووی لە دەستدا مەسەڵەن ئێستا خەریکە ئەمەژە بێتە هۆکارێکی کە بۆی کە خەڵک هەڵبێت یعنی هەمووی دەگەڕێتەوە بۆ دەسەڵات لە بەرپرسیارە لەم وەزعیەتە یعنی بینی مەسەڵەن لە چ وڵاتێک زۆرتر خەڵک بڕوات کۆچ بکات بۆ وڵاتانێکی وەکو ئەوروپا و غەرب هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ بوونی دەسەڵاتێکی گەندەڵ و نابەرپرس کە نەتوانێت ژیانێک بۆ کۆمەلگاکەی خۆی داوین کات کە وەکو ئەو ژیانە بێت کە لە ئەوروپا هەیە بنمونە لەگەڵ ئەوەشا کە سەروەت و سامانێکی زۆر هەیە ینی ئەو سەرۆت و سامانی کە لە وڵاتێکی وەکو کوردستانە هەیە لەوانەیە لە وڵاتێکی وەکو ئەوروپا نەبێت بەڵام بەهۆی نەعەدالەتیەوە ئەو بارودۆخە بۆ خەڵک دروستە بێت کە وەکو جەهەنەمی لێ دێبووی بەڵام ساڵ دوای ساڵ ئەم کارەساتە دڵتەزێنانە لە دەریای ناوەڕاست بە تایبەتی لە ئیجا لە نێوان زۆر وڵاتانی تردا ئەم کارەساتانە دەبیستین کە پەنابەرانێکی زۆر دەبنە قوربانی بەجارێک دەیان و تەنان سەدان پەنابەر دەبنە خۆراکی ماسیەکان یاخود زۆر کارەساتی تریمان بیستووە ڕقبوونەوە و هەتا دوای کێ بەرپرسە لەم حاڵەتانە کێ لە سەلامەتی ژیانی پەنابەران بەرپرسە سەرتا بڵم زۆر بەداخەوە کە بۆ هەموو قوربانیانەی کە دراون لە دەریای ئیجە و دەریای ناوەڕاست و لە ئۆکرانیا و لە زۆر شوێنی تر کە خەڵک ویستێتی بپەڕێتەوە تیا چوون لە نەماون بە بڕای من بەرپرسیارەتی ئەمە ئەگەڕێتەوە سەر سیستمی ئەمڕۆی جیهانی سیستمی ئەمڕۆی جیهانی سیستمێکی سەرمایەداری دژە مرۆڤیە و هیچ حەق و حقوقێکی مرۆڤ بەڕەسمی بەکردەوە ناناسێت لەوانەیە بەڕەسمی بە بەرنامە بە قانون هەیبێت بەڵام بە هیچ شێوەیەک
پراکتیزەی قانون و یاسای خۆی ناکات ئەوەی کە مەسەلەن ئومەمی متحیدە بڵێن لە جارنامەی گردوونی مافی مرۆڤدا بەندێکی هەیە کە ئەڵێ هەموو کەسێک ئازادە لە هەر شوێنێک بێوێ بژیت لە هەر شوێنێک کۆچ بکە بۆ هەر شوێنێکی تر هیچ ڕێگریەک هیچ مەرجێک نییە بۆ ئەوەی کە مرۆڤەکان بیانەوێت لەکوێ بیانەوێت بژین بەڵام بەداخەوە ئەبینین وانە دنیایەک مەرجیان داناوە دنیایەک سەختیان داناوە حتا وەکو ئەوە مەسەرەن بەکردەوە ناتوانن ئەم قانونەی خۆیان ئەم بەندەی خۆیان جێبەجێ بکەن یعنی ئێستا دەبوو وڵاتانی ئەوروپا پەنابەریان وەربگرتایە بە ڕسمی بە شێوەیەکی ڕسمی بە مقابلەیەک بە چاوپێکەوتنێک مەسەن هەر لەگەڵ پەنابەرەکاندا لە شوێنی خۆیانە مەسەرەن قبولیان کردنایە وەی کە تۆ مەسەرەن بۆچی ئەتەوێت بۆ ئەو وڵاتە جێبێڵیت مەسەرەن شەرت نییە مەسەرەن ئینسانەکە ژیانی لە مەترسیا بێت لەوانەیە ژیانی لە خەتەرا بێت لەبەر مەسەلەی هەژاری لەبەر مەسەلەی برسیەتی باشە ئەگەر ئەوان مەسەرەن ئەو بەندیان هەیە کە ئاکەس ئازادە لەکوێ بژیت دەبێت تەسهیلات بکەن بۆ ئەوەی مرۆڤەکان لە بارودۆخێکی خراپەوە بچن کۆچ بکەن بۆ شوێنێکە بارودۆخەکەی باشتر بێت ئەمە لەلایەکی کە وڵاتانی ئیمپریالیستی و سەرمایه‌داری خۆیان هۆکارن بۆ دروستبوونی ئەو بارودۆخانەی کە خەڵک ناچارە لێ ڕابکات بۆ ئەو جەهەنەمە ئەو دۆزەخەی کە خەڵک ناچارە لێ ڕابکات بەنمونە مەسەلەن ئەم وڵاتێکی وەکو کوردستان وڵاتانی وەکو لیبیا و سۆماڵ و ئەفغانستان و ئەمانە کە خەڵکێکی زۆری لێوە ڕائکات و بەجێڵێ هۆکارەکەی ئەو سیستمی سەرمایه‌داری و غەرب خۆیەتی ئەمریکا خۆی مەسەلەن دەخالەتی لەم وڵاتانە کردووە مەسەلەن بە نمونە دەسەڵاتی گۆڕیوە تاالبانی هێناوە کە جەهەنەم بۆ خەڵکی ئەفغانستان دروستەکات ئەم حیزبە میلیشیا و قەومیانەی هێناوە لە عێراق و کوردستانە جەهەنەمێکی بۆ خەڵک ساز کردووە یعنی لە لیبیا هەروەها لە میسر هەروەها لە یامان لە هەموو وڵاتانێک کە خەڵک لێوەی کۆچەکات هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ سیستمێکی نامرۆڤانەی سەرمایه‌داری بە تایبەتی ئەمریکا و غەرب کە دەور و نەخشێکی سەرەکیان هەیە لە ئەوان لە هەموو کەس بەرپرسیارترن لەوەی کە خەڵک پەنا ئەبات و دەچنە دەریاکانەوە مجازفە بە حیاتی خوانەکەن و خوان و ماڵ و ناڵیان خەنە مەترسیەوە بۆ ئەوەی کە ئەو جەهەنەمە بەجێبێڵن کە ئەوان خۆیان دروستیان کردووە بە ڕێگەی ئەو دەسەڵاتە گەندەڵانەی کە دان مەزراندون لەو شوێنانە هەڵوێست و بەرپرسیارەتی دەسەڵاتدارانی کوردستان چۆن دەبینن لە کاتێکدا زۆر جار دەبیستینەوەکەم ڕووداوەی ڕابردوو کە زۆرێکیان کورد زمان بوونیان ئەوەی سنووری نێوان بلاڕووس و پۆڵەندا و زۆر حاڵەتی تر بەرپرسیارەتی و هەڵوێست وەرگرتنی دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەبینن ڕاستیەکەی بەرپرسیارەتی هەرێمی کوردستان سەر ڕای ئەوەی کە مەسەلەن ئەڵێن ئێمە بەدواچوون ئەکەین بۆ ئەو کەسانێکە بوونەتە قوربانی ئەوانە بەڵام چارەسەرەکەی لێرەوە نییە چارەسەرەکەی لەوەیە کە دەسەڵاتێکە لە کوردستان هەیەت بارودۆخی خەڵک بگۆڕێت بارودۆخی خەڵک چاک بکات بارودۆخێک کە بە قازانجی خەڵک لێ ڕانەکات خەڵک 33 ساڵە بەسیترین شتی نییە کە کارەبایە کە ئاوە من مثلا خەڵکێکە لە ئەوروپا ئەژیا لە غەرب ئەژی یەک ڕۆژیش یەک دەقەش لە ساڵێکە بێ ئاو نەبووە مەسەرەن بنمونە خەڵک بێ کارەبان نەبووە لافاو مەسەرەن زەفەر بە خەڵک ناهێنێت مەسەرەن خەڵک بیمەی هەیە بیمەی کۆمەڵایەتی هەیە بیمەی سۆشیالی هەیە مەسەرەن ئەگەر کارێک نەبێ بیکات ئەم بیمانەی هەیە ئەتوانێت مەسەرەن لانیکەم بژیت بەڵام لە کوردستانە هیچی ئەمانە نییە یعنی هیچ بایەخێک بۆ ئینسان لە کوردستاندا نییە بۆیە خەڵک ناچارەکە ئەو وڵاتە ئاوال بەجێ بێڵێت و حکوومەتی هەرێمیش یعنی ئەو بەرپرسیارەتە ناتوانێت بە ئەستۆ بگرێت کە ژیان و گوزەرانی خەڵک بگۆڕێت و چاکی بکات